سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕەزایەتی کرێکارانی نەوتی بەهرێگان، سەپاندنی سزای لە سێدارەدان بەسەر ناسر بەکرزادە، گیان لە دەستانی سێ کرێکار و برینداربوونی 10 کرێکار، خەرجکردنی 57% حقوق و داهاتی دانیشتوانی تاران و گواستنەوە ڕۆیشتنی بە ناچاری 250,000 کەس لە خەڵکی غەزە. ناڕەزایەتی کرێکارانی نەوتی بەهرێگان. ڕۆژی شەممە 21 خەرمانە ناڕەزایەتی کرێکارانی نەوتی بەهرێگان بەرامبەر بە حقوقی مانگانە بەڕێوە چوو. ناڕەزایەتیەکان بە شێوەی سەراسەری لە باشووری کێڵگە نەوتیەکاندا بەڕێوە چووە و داواکاریەکان بریتین لە پێدانی تەواوی حقوقی مانگانە لە کاتی خۆیدا بە کرێکاران، لابردنی مەحدودیەتەکانی تەمەنی خانەنشینی، زیادکردنی حقوقی مانگانە بۆ کرێکارانی تازە، گەڕانەوەی ئەو ماڵیاتانەی وەرگیراون، سربەخۆبوونی سندوقی خانەنشینی و دەرکردنی کاربەدەستە ناپێویستەکان. سەپاندنی سزای لە سێدارەدان بەسەر ناسر بەکرزادە. ناسر بەکرزادە تەمەن 26 ساڵ و خەڵکی ورمێ لەلایەن لەقی 2 دادگای شۆڕشی ئیسلامی ئەو شارەوە بە تۆمەتی سێخوڕی بۆ ئیسرائیل سزای سێدارەی بەسەردا سەپێنرا. سزای سێدارەی ناوبراو پێشتر هەڵوەشێنرا بووە. ئەو سزایە دوای پێداچوونەوە لەلایەن لەقی 39 دیوانی باڵای ئێران بە تۆمەتی سێخوڕی بۆ ئیسرائیل پەسەند کرایەوە. گیانلەدەستانی سێ کرێکار و برینداربوونی 10 کرێکار. نەبوونی سەلامەتی لە شوێنی کار دەبێتە هۆی دوا بە دوای یەک زەنجیرەیەک ڕووداو کە بەهۆی نەبوونی سەلامەتی و ئەمنی لە شوێنی کار لە شارەکانی مەشهەد، شوش، فەریمان و تاران ڕوویاندا. سێ کرێکار گیانیان لەدەستا و 10 کەسی دیکەش بریندار بوون. ڕووداوەکان جارێکی دیکە تیشکیان خستووەتە سەر نەبوونی سەلامەتی شوێنی کار و چاودێریکردنی کاریگەرانەی ستانداردەکانی سەلامەتی وەک هۆکارێکی سەرەکی بۆ مردن و برینداربوونی کرێکاران لە ئێران. خەرجکردنی 57% حقوقی و داهاتی دانیشتوانی تاران. بەپێ پراپرسیەکان بە تێکڕا 44% خەرجیەکانی ماڵی شارەکان تەنیا بۆ خانوبەرە خەرج دەکرێت. هاوکات دانیشتوانی تاران لە ساڵی 1403دا 57% حقوقی ساڵانەیان بۆ خانوبەرە خەرج کردووە. ئەمەش یەکەم جارە ژمارەیەکی ئاوا بەرچاو لە بودجێ ماڵاندا تۆمار کراوە. دوای تاران ماڵە شارنشینەکانی پارێزگاکانی ئەلبۆرز 44% و فارس 44% موچەکانیان بۆ خانوبەرە خەرج دەکەن. گواستنەوە ڕۆیشتنی بە ناچاری 250,000 کەس لە خەڵکی غەزە. سوپای ئیسرائیل لە ڕۆژی شەممە ڕایگەیان کە زیاتر لە 250,000 دانیشتووی شاری غەزە گواستراونەتەوە بۆ ناوچەکانی دیکەی کەرتی غەزە لە کاتێکدا هێرشەکانی ئەو وڵاتە بۆ سەر گەورەترین ناوەندەکانی شارەکانی غەزە لە چەند هەفتەی ڕابردوودا چڕتر بووەتەوە. ئاوی غایادر علی وتەبێژی سوپای ئیسرائیل بە زمانی عەرەبی لە پەیامێکدا لە سۆشیال میدیای ئیکس وتی مەزەندەکردنی سوپا ئاماژە بەوە دەکات کە زیاتر لە 250,000 دانیشتووی شاری غەزە بۆ پاراستنی ژیانی خۆیان شارەکەیان بەجێهێشتووە. دابەزینی کەموێنێ ئاوی بەنداوی بۆکان. دوایین هەواڵ. بەهۆی دابەزینی ئاستی ئاوی بەنداوی بۆکان، زەوی وزاری جووتیارانی گوندەکانی نزیک بەنداوەکە لە ناوچەی بۆکان و ناوچەی ساین قەڵا تووشی کەم ئاوی و بێئاوی سەخت بوونەتەوە. بەشی زۆری زەویە کشت و کاڵیەکانی ئەو گوندانە وشک بووە. هەروەها لەو ڕووەوە کە ئەو بەنداوە سەرچاوەی سەرەکی داینکردنی ئاوی خواردنەوەی ناوشاری بۆکان و دەوروبەرە، ئێستا زۆربەی هەرە زۆری گەڕەکە و ناوچەکانی دەوروبەری بۆکان بە دەست بێئاویەوە دەناڵێن و دانیشتوانی ئەو ناوچانە لەگەڵ گرفتی جددی بێئاوی بەرەو ڕووبوونەتەوە. ئەوە لە کاتێکدایە ساڵانە زیاتر لە 100 ملیۆن مەترسی بێئاوی ئەو بەنداوە دەگوازرێتەوە بۆ شاری تەورێز و شارەکانی دیکەی ئەو پارێزگایە، لەوانە شارەکانی عەجەبشێر و ئازەرشار و ئاوی نزیکەی 55,000 هێکتاری زەوی
کشت و کاڵی ئەو ناوچانە دابین دەکات. جێگای ئاماژەیە کە بەنداوی بۆکان توانای گلدانەوەی 800 میلیۆن مەتر سیجا ئاوی هەیە، بەڵام ئێستا ئەو بڕە بووە بە 180 میلیۆن مەتر سیجا دابەزیوە و مەترسی وشکبوونی لەسرە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.